خوای پەروەردگار یارمەتی دەری ئێمەش و ئێوەش بێ. خوای گەورە دەستی پێمانەوە بێ، یارمەتی دەرمان بێ، بیرمان بخاتەوە، فێرمان کە، بە نووری خۆی بەرچامان ڕۆشن کاتەوە، بە خۆشەویستی خۆی دڵەکانمان ئاوەدان کاتەوە. خوای گەورە بە ئیرادەی خۆی بە قووەتمان کا و برایەتی دینیمان لە ناوە بە قووەت کە، هەستی مەسئولیەتمان تیا بگەشێنێتەوە، پابەندمان کا بە دینەکەیەوە، یارمەتی دەرمان بێ لە کۆمەڵکاریەکە کە بتوانین ئەم دینە بەڕاستی هەڵگرین و سەروەرەتی شەرع بگەڕێنینەوە، ئەو خەڵکەشمانە و هەموو مستەزعفە داماوە ڕزگارکەین لە بەردەستی ئەم هەموو تاغوتانەی بە هەموو شێوەیەکیان چەوسێنەوە. یا ڕەبی خوای بمان کەی بە ئەداتی قەدەری خۆت، خوای بە لوتف و ڕەحمەتی خۆ سەرکەوت و سەلامەتمان کەی. یا ڕەبی خوایە وزەورەکانمان بەگەڕخە بۆ دینەکەی خۆت، خوایە دڵ و دەروون و هەست و هۆشمان لێک نزیک کەرەوە و برایەتە دینیەکە لە ناومانە بەهێزتر کە. خوایە بە لوتف و ڕەحمەتی خۆت یارمەتی دەرمان بێ کە ئەم ڕەمەزانەش ئینشاءالله بیکەین بە وێزگەیەکی بەهێزی ئیمانداری و بە قووەتکردنەوەی بانگەوازەکەمان و بەهێزکردنی برایەتیەکەمان. أقول قولي هذا واستغفر الله لي ولكم وجزاكم الله خيرا والسلام عليكم ورحمة الله وبركاته.